لەژێر سێبەری ئەو شاخانەی ڕۆژێ قەڵای ڕاپەڕین بوون، سلێمانی لە بێدەنگێکی پڕ لە تووڕەییدا بە ناو یادی 35 ساڵی ڕاپەڕیندا تێدەپەڕێت. لە کاتێکدا لە نێو بازاڕ ئاڵاکان دەشەکێنەوە، بەڵام تەنها دەنگی هەناسە ساردی و هەوڵاتیانە دەبیسترێت کە دەپرسن ئایا ئەمە بوو ئەو ئامانجەی خوێنی بۆ درا؟ ئەو کەسانی کە ڕاپەڕین یان با بڵێن سەرکردایەتی ڕاپەڕینەکەیان کرد بەداخەوە کەسانێک بوون دوایی ڕاپەڕینەکەیان پێفرۆشتینەوە لەسەر حسابی ئێمە و بە منەتی ئەوەوە کە سەرکردایەتیان کردوین بە جۆری لە جۆرەکان خۆیان گەیشتن بە خۆش گوزەرانیەکی لە ڕادە بە دەروە تا ڕادەیەک خەڵکیان لەبیر چوو و پەیامەکانی شۆڕش و پەیامەکانی ڕاپەڕین و پەیامەکانی ئەو شەهیدانی کە لەو پێناوا گیانی خۆیانیان بەخشی ئەو پەیامانیان بەلاخست و باوەشیان کرد بە دنیا بە هەموو جۆرەکانیەوە و بە جۆرێک لە جۆرەکان بوون بە داردەستی وڵاتانی دەوروبەر و ئەقلیمی بەداخەوە خەڵکە ڕاپەڕینی کرد ڕاپەڕین ئامانجەکانی خۆی تا ئێستا بەدەستنهێناوە و تا ئێستا ئامانجەکانی ڕاپەڕین بەرجەسە نەبووە لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە بەداخەوە شەر ناوخۆیان هەڵگرستان هەزاران گەنجی ئەم وڵاتە لە پێناوی هیچە خوێنیان دێنان بە کوشت و کۆمەڵی خەڵکی زۆر بوونە قوربانی ئەو سوتەمەنی ئەو شەڕە کە هیچ مانایەکی نەبوو و لە دوای ئەوەش کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی سیاسی داهاتی کەوتە دەست لە نەوت و لە داهاتەکانی تر بە گەندەڵی و بە ئەم شتانە وای لە کە خەڵکی بێزار کرد لەوەی کە ڕاپەڕینی کردووە. ڕۆژمێر دەی یەکەمی مانگی سێ تێدەپەڕێنێت و هێشتا گیرفانی موچەخۆران لە موچەی مانگی دوو خاڵیە. قەیرانێک کە پارتیوێکێتی لە پەراوێزی ململانەی سیاسیەکانیاندا کردویانە بە واقیعەکی تاڵ، گەندەڵی، جیاوازی چینایەتی و سەپاندنی باجی قورس، وێنەی هەرێمێکیان کێشاوە کە تیایدا سامان بۆ کەمینەیەک و هەژاری یان دڵڕاوکێشیان بۆ زۆرینەیە. بۆیە خەڵک دەڵێن دەستکەوتی ڕاپەڕین تەنیا بۆ دەسەڵاتداران بوو. تقریباً لە تەمەنما 12 ساڵ پێشمەرگایەتیم کردووە، 6 ساڵ زیندانی سیاسی ئەمانە بوومە. باشە جگە لە ڕێخستانەی کە لە 75 بەدەوا کردوومە، بەڵام ئێستا خاوەنی هیچ نیم. خاوەنی خۆم و قەڵەمەکەمم، قەڵەمەکە ژەگەر هی خۆم نەبێ ئەدۆڕێمەوە کاتە. بەداخەوە دەبوو ڕاپەڕین ببوایەتە خاڵی وەرچەرخان بۆ کۆی ملەتی کورد بە هەموو ئەتیافەکانیەوە، بە هەموو بیر و باوەڕەکانیەوە، بە هەموو ئەو واقعی کە تایە دەژێت. نەدەبوو ئەو هەموو شەڕی برا کوژی و نازام چی و ئەمانە بکەین. من بە سەرکردەکانم وتووە، بە کاک مەسعودیشم وتووە، بە کاک مام جەلالیش خوافووی کا پێم وتووە لە کاتی خۆیان و هەر شوشانم ئیدانە کردووە لەسەر شەڕی ناوخۆ. یعنی بەڕاستی ئێمە ڕاپەڕینمان کرد بە هەلێک بۆ یەکتر کوشتن. درزەکە لە نێوان دەسەڵاتداران و هاوڵاتی هێندە گەورە بووە کە متمانە خەریکە بە تەواوی دەسڕێتەوە. هاوڵاتی چیتر چاوەڕێی گوتاری پڕ لە سۆزی درۆینەی دەسەڵات نییە، بەڵکو چاوەڕێی ژیانێکی شایستەیە کە ساڵانێکە لەی زەوت کراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.